وا دەگەینە مانگی هەشت و تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە بیانووی نەناردنی بەشەبوودجە و شایستە داراییەکانی هەرێم لەلایەن بەغداوە موچەی مانگی شەشیاندا بەش نەکردووە. حکوومەتی فیدراالیش بە هۆکاری ئەوەی هەرێم پابەند نییە بە ڕێکەوتنەکانەوە و پاکتاوی لیستەکانی ڕابردوو ناکات موچە و بودجە نانێرێت. لە ئەنجامدا هەولێر و بەغدا شان بەشانی یەکتر سزای خەڵکی کوردستان دەدەن و هاوڵاتیان دەکەنە سوتەمەنی ناکۆکیە ڕووکەش و نیازە شاراوەکانیان. دەسەپاچەی نوێنەرانی پارتی و یەکێتی لە بەغدا و بێباکی لایەنە عێراقیەکان لە بەرامبەر دۆخی نالەبار و ناجێگیری هاوڵاتیانی هەرێمدا وای کردووە ڕادەی نائاسوودەیی و نادڵنیایی خەڵکی کوردستان بگاتە لووتکە و هەمیشە لە چاوەڕوانی ئەوە دابن بارودۆخەکە زیاتر تێک بچێت. گەورەترین مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان کوشتنی ئینتیما و دڵسۆزی و هەستی نیشتیمانپەروەری هاوڵاتیانە لەلایەن دەسەڵاتی حزبی و بنەماڵەییەوە. گەندەڵی و نادادی و بێباکی گەیشتووەتە ئاستێک هاوڵاتیان خۆیان بە خاوەنی خاکەکەیان نازان و هەست بە نامۆیی دەکەن. جگەلەوەی لە وڵاتدا خاوەنی هیچ نین بێ ئەوەی ئاگدار بن قەرزێکی گەورەشیان لەسەر کەڵەکە کراوە کە یەخەی نەوەکانی داهاتوش دەگرێت. نادادیەکانی دەسەڵاتدارانی هەرێم گەیشتووەتە ئاستێک ئەگەر لە ڕابردوودا تەنیا کۆمپانیا حیزبیەکان و نووسینگە و وەبەرهێن و دەڵاڵەکانی سەر بە مەکتەبی دارایی پارتی و یەکێتی پرۆژەیان پێ بدرایە، ئەوە ئێستا کوڕە بەرپرسەکان هاتوونەتە پێشەوە و لەسەر شەقامە سەرەکیەکانی شارەکان و جێگا و پێگە استراتیژیەکان زەویان پێدراوە و ئەوانیش بە بەهای دەیان ملیۆن دۆلار سەرقاڵی دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوونن. لە بەرامبەردا دەیان هەزار گەنجی هاوتەمەنیان بێکارن و دەیان هەزاری دیکەش بەهۆی بێکاریەوە سەریان هەڵگرت و ڕوویان کردە هەندەران.